دوای دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پێشبەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، نووسەران و چاودێرانی سیاسی ئەنجامدانی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن با گرنگ و پێویست دەزانن، بە تایبەتی بۆ ئەمڕۆی عێراق کە بە چەندین کێشە و قێران تێدەپەڕێت. لەبەرەو هەموو هۆکارانێک کە ئێستا بۆ هەیە عێراق تووشی کۆمەڵێک تەنگژەی سیاسی، ئابووری، سەربازی، ئەمنی، دیپلۆماسی بووە هەموو قەیرانان ڕووی تێکردووە بۆ بە هۆکاری ئەوەی کە وا پێویست دەکە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتن گۆڕانکاری لە نوێنەرایەتی ئەنجومەن نوێنەرانی عێراق و تەشکیلەی کابینی حکومەتی داهاتوو بکرێتن و ئەو کابینێکی ئێستاش هەیە کابینێکی موقەتە هەموو دەکەی بۆ ساڵێکە. من پێم وایە باردۆخی عێراق ڕاستە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی ئەزمەی اقتصادی بەهۆی کۆمەڵی قەیرانی سیاسی کە لە ناوچەکەدا بوونی هەیە باردۆخێکی لەبار نییە، بەڵام هەمیشە دوای پرۆسی ئازادی عێراق تەنها ساڵی یەکەم و دووەم نەبێ یەکەم هەڵبژاردن دووەم هەڵبژاردن ئەگەنا باردۆخی عێراق هەر ناجێگیر بووە. من پێم وایە هیچ مەسەلەکە ناگۆڕێ و دەشتوان ئەگەر مەبەستیان بێ. هەر لەبارەی دیاریکردنی کاتی هەڵبژاردننی پێشبەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، چاودێران پێیان وایە ئەو هەڵبژاردنە گرنگی تایبەتی بۆ هەرێمی کوردستان هەیە و پێویستە کورد بەباشی خۆی ئامادە بکات، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە چۆنێتی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەوە هەیە. ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ کورد چەند مهمە. بەتەکید ئەو هەڵبژاردنە سیستەمی هەڵبژاردنەکە یاسای هەڵبژاردن کە لە خولی پێشوودا بڕیاری لەسەر درراوە، بەڵام تا ئێستا نەچۆتە سەرۆکایەتی کۆمار بۆەوەی پەسەند بکرێ و پاشکۆیەکەشی تەواو نەکراوە. لە ڕاستیدا سیستەمێکی تازەیە. ئەم سیستەمێ تازە جانیبی باش و جانیبی خراپی تێدایە، بۆیە مەترسی ئەوە هەیە کە سوود لە کەلێن و کەلەبەرەکانی ئەم یاسایە وەربگیرێ. ئەو سیستەمە تازەیە کە تەجروبەمان لەسەری نییە، بە تایبەتی بۆ کورد لە ناوچە دابڕێنراوەکان لە ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان مەترسێکی گەورەمان لەسەر هەیە. ئەگەر هاتوو ئێمە لە ئێستاوە کار بۆ نەکەین دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە، کورد بە یەکگرتووی بەشداری لە هەڵبژاردننی داهاتوودانەکە، چونکە بازنەی هەڵبژاردن ڕاستە لە عێراقدا 18 بازنە دەبێ و لە نێو ئەویشدا لەسەر ئەساسی قەزاکان هەر قەزایە کە ژمارەی دانیشتوانی 100,000 کەس بێ ئەوە دەبێتە بازنەیەکی هەڵبژاردن بۆ خۆی. ئەمە وا دەکات ململانیەکان وارووا لیستەکان لە لیستی تاکە کەسی دەبی، لیستی حزبی نامینێ. دوای ئەوەی لە مانجی ئایاری ساڵی 2010 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوو، کەچی بەهۆی کێشە سیاسی و ئابووریەکان و هەروەها ناکۆچی نێوان پێکاتەکان، حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نەیتوانی بەردەوام بێت. دواتر حکوومەتێکی تازە بە سەرۆکایەتی مستەفا کازمی پێکات، بەڵام لەژێر فشاری شەقام و هەروەها جێبەجێکردنی بەڵێنەکانی ئەم کابینەیە حکوومەت ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی داهاتووی دیاری کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.